بەڵێ بەخێراتن سەرچاو پیرۆزبایی لە خۆمانەکەم پیرۆزبایی لە هەموو هەڵەبجەیەکانەکەم و لە هەموو کوردستانەکەم کە پێنجەمین لووتکەی تەندروستی کوردستان لە هەڵەبجە بەڕێوە چوو و بە سەرکەوتووی لەخوا بەزیابێ بەڕێوە چوو لە ڕاستیدا ئامانجی لووتکەی تەندروستی کوردستان ڕیفۆرمکردنەوە و پێداچوونەوەیە بۆ سیستەمی تەندروستی بە تەداخولی ئیجابی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی NGO هەموو لایەنەکانی دیکە مەرج نییە تەنها پزیشکان لە ڕاستیە تەداخولیان هەبێ لەم بابەتە هەم لایەنی پەروەردە هەم لایەنی ژینگە کشت و کاڵ هەموو لایەنەکان ئەکرێ بەشدار بن بۆ ئەوەی کە ئێمە بزانین برینەکانمان لەکوێن کێشەکان لەکوێن بۆ ئەوی لە ساڵانی داهاتوو بتوانین چارەسەری بکەین لە ڕاستێکەیە هەنی ئێمە بڕوامان وایە و چەمکی گرنگی لووتکەکەش لەوە بوو کە هەمیشە خۆپاراستن باشترە لەوەی کە ئێمە بکەینە چارەسەرکردن تێچووی خۆپاراستن کەمترە لە چارەسەرکردن ئێمە هەوڵ بدەین بە هەموو لایەکمانەوە بە هەموو بەشەکانی مجتەمەعەوە هەوڵ بدەین کارێک بکەین کە چارەسەرەکان یان ڕێکارەکان پێشەوەی بگەینە ناو دەرگای نەخۆشخانەکان یان نزیک ببینەوە لە دیواری نەخۆشخانەکان چارەسەرەکان لە پێشترا بکەین بۆ ئەوەی من پێم وایە و هەمومان پێمان وایە کە گەیشتیتە ناو نەخۆشخانە یان نزیک بووینەوە لە دیوارەکانی نەخۆشخانە ئیدی لایەکی تەندروستیت لەدەستداوە کارەکە ئەوەیە کە ئێمە پێشەوەی بگەینە نەخۆشخانەکان بتوانین ریفۆرمێک لە سیستەمی تەندروستی گشتیا بکەین بۆی هەموو لای لەی سوودمان بن جا لە کۆتاییدا داواکاریەک یاخود بچەوێت لەسەر لووتکەی تەندروستیەکە یاخود کەرتی تەندروستی لە سنووری پارێزگای هەڵەبجە بچەوێت لە کۆباسەوە بیگەێنی فەرم سوپاسانەکەم بەدەستخۆشیم بۆ هەموو دەستڕۆیشتوانی ئەم شارە بۆ بەڕێز پارێزگاری هەڵەبجە بەڕێز بەڕێوەبەری گشتی و تەواوی بەرەبەر گشتیەکان هەموو خەڵکی زۆر دڵسۆزن ئەوەی ئەوێت لەم شارە ئیشکە بەدەستخۆشی وێڵێم لە دڵسۆزیەوە ئیشەکە لەو پاوەرە معنەویەوە ئیشەکە کە لە ناخێتی من پێم وایە گەر ئێمە هەمومان پاوەرێکی معنەوی زۆر باشمان هەبێ بۆ ئیشکردن ئیدی لە ڕووی جەستەییەوە هیچ کاتێک کەس بە هیلاکی و مانوێتی ناکەین و ئیشەڵا بە هاوکاری هەموو لایە ئێمە بتوانین هەم سێکتەری تەندروستی هەم سێکتەرەکانی دیکەش لەم شارە جوانە بگەێنینە ئاستێک کە بە فعلی ئەم شارە ماکی بە پارێزگابوونی پێوە دیار بێت لە دوای ئەم لووتکەیەوە کەرتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە کرێ بڵێن زیاترە گۆڕە ئینشاءالله هیوا بەخشە لووتکەکە و ئەکید بە هەموو لایەکەوە و بە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و بە هەموو لایەکمان و بەڕێوەبەرە گشتیەکانی دیکەوە محاولەی ئەوە ئەکرێت کە باشترین پێشکەش بۆ خەڵکە جوانە بکرێت سپاس دەکەم